بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەت پرۆگرامی چیرۆکەکانی ڕەمەزان خۆشحاڵین خۆی پەروەردگار دەرفەتی پێبەخشینەوە لە ئەڵقەیەکی نوێی پرۆگرامەکەتان بە کۆمەڵک چیرۆکەوە کە هاوکارانمان لە شار و شارۆچەکان بۆیان ئامادە کردوین هاتیونەتەوە خزمەتان خوازیارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. ئەم شەوی 27 ڕەمەزانە خۆی پەروەردگار لە فەزڵ و بەرەکەتی شەوانی قەدر بێ بەشمان نەکات نوێژ و ڕۆژ و تاعاتی هەموو لایەک قوبوڵ بێ ئینشاء الله. خۆشەویستان سەرەتایی دەستپێکی چیرۆکەکانمان یەکێک لە تایبەتمەندیەکانی ڕەمەزان چۆن لە ئەڵقەی پێشوا باسمان لەوە کرد کە نوێژی تەراویح بەو شێوازەی کە ئەکرێ لە مزگەوتە و بە کۆمەڵ یەکێکە لە سیما و تایبەتمەندیەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەجینە شەوانی دیکەش خەڵگەتوانێت لە ماڵەکانی خۆی دوای خەوتن هەستێتەوە و 11 ڕکعات قیام و لیل شەو نوێژ بکە. بەڵام بەم شێوازە ئەمە تایبەتمەندیەکە لە تایبەتمەندیەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە موسڵمانان بەدەستە جەمعی کۆبن و لە مزگەوتەکان نوێژی تەراویحەکەن. یەکێکی دیکە ئەم شو کە باسی ئەو چیرۆکە دەکەین لە تایبەتمەندیەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان وتاری با بڵێین عەسرانە لە مزگەوتەکان. لە غەیری ڕەمەزان جگە لە ڕۆژانی هەینی وتار لە مزگەوتەکانە بە شێوازێکی گشتی ناترێت، بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە هەموو مزگەوتەکان لە دوای ئەنجامدانی نوێژی عەسر بە کۆمەڵ مامۆستای بەڕێزی مزگەوتەکە وتارێک بۆ ئامادەبوانی نێو مزگەوتەکە و تەنانەت هەندێک جار موکەبەرەی مزگەوتەکانیش ئەکەنەوە بۆ ئەوەی خەڵکی دیکە ژیان ئافرەتانیش لە ماڵەوە جوان لەم وتارانە بێ. ئەم وتارانە بابەتی زۆر گرنگی فقهی و تایبەت بە ڕۆژوو و تایبەت بە مانگی پیرۆزی ڕەمەزان و بابەتی ئیمانیاتی تایە. هاوکارمان لە شاری سلێمانیوە وشیار لەم بارەیەوە لە یەکێک لە مزگەوتەکان چیرۆکێکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بین. هەندێشت هەیە تعظیمی هەیە گەورەی هەیە چۆن ئێستا جومعە سەید الئەیام نییە گەورەی هەموو ڕۆژەکان باش ڕەمەزان گەورەی هەموو مانگەکان نییە بەڵێ گەورەی هەموو مانگەکان هەموو مانگەکان پیرۆزترە باش ئەنجا پێغەمبەری خۆمان سەڵسەلەم گەورەی هەموو پێغەمبەران عەلەیهی سەڵام لە هەموو پێغەمبەران گەورەتر هەموو مانگی ڕەمەزانێک ئەسران دانیشینە هەتاکو وتارەکە تەواوکە دوای وتارەکەش هەر دانیشین تا فتارەکەینەوە پێشتریش هەروە بوو لە مزگەوتەکان لە هەموو مزگەوتی لادیەکانمان بە تایبەت لێ لادیەکانی پێشومان هەمووی ئاوان بە شەیتانی خۆی ئەبوو هورەیرەی ڕەزا و ڕەحمەتی خوا لێ ئامۆژگاری کرد بەچی بەوەوتی چوو داوای لە بەیتولمال داوای هەندێک خواردنی لێکرد کە مەسئولی بەیتولمال خۆی گەورە ڕێنمایی بەندەکانی خۆی دەکات فەرمێەوە بە پێغەمبەر فەرمێ خەڵک بانکە بۆ لا خواناسی عودعوا إلى سبيل ربك بالحکمة بە لێزانین و بە شارەزایی و بە جوانی بە حکمت تەئسیر بکە لەسەر ئەو خەڵکە و ئامۆژگاریان کە بە جوانترین شێوە بە جوانترین شکڵ بە جوانترین گفتار لەگەڵ ئەو خەڵکە تا بدوێ بۆی قەنەعەتی پێ بکەی بێتە سەر ئاینی پیرۆزی ئیسلام کەواتە خۆی مۆعیزە و ئامۆژگاریها پێغەمبەر الدین و النەصیحە دین ئامۆژگاریە ئەم ئامۆژگاری لەسەر کتاب و لەسەر سنت لەسەر هەم لەسەر قورئان هەم لەسەر سنت ئەمەش لە ڕێگەی چیەوە وما عەلەینا إلا البەلاغ المبین ئەمە لە دەرەی تەبلیغاتەوە بێت تەبلیغ بکەیت ڕۆژانە مؤتەمەرێکمان هەیە هەموو ڕۆژێ 5 جار لە مزگەوتەکانە کۆ دەبینەوە دوای ئەوە هەفتانە مؤتەمەرێکی کەمان هەیە ئوسبوعیە جومعانە فەرقی لەگەڵ مەوعیزەی عەسرا ئەوەیە ئەو واجبە ئەم کارێکی باش و کارێکی گونجاو و مخالفێکیش لەگەڵ قورئان و سنت ئەو هەلێکی زێڕینە بۆ ئەوەی لەو کاتەدا بتوانین ڕێنمایی نوێژخۆن و ڕۆژوگرەکان بکەین بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا بەپێی قورئان و سنت هەنگاوەکانیان بنێن. مانگی ڕەمەزان خۆی مانگی هیدایەتە شەهر ڕەمەضان الذی ئونزل فیه القورئان هدى للناس هدى للناس کەواتە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هەر مانگە خۆی مای هیدایەتە بۆ خەڵک ژمارەی نوێژخوێنەکان لە مزگەوت تا زیاترە بن لە غەیری مانگەکانی تردا لەبەرەوە کرد لەم کاتە مەسەڵەن بڕیسەت و ئەیبینی مزگەوتانی ئێمە لەوانی بڵێم ڕۆژانە 50-60 کەس نوێژی تیاکە بەڵام کە دێتە ڕەمەزانەوە جاری وای دەچێتە 200 کەس دەچێت 300 کەس بەسەر قەڵەباڵغێکی الحەمدولله عەجایب دەبینی لە مانگی ڕەمەزان یعنی کاتێکی گونجاوە بۆ ئەوەی کە ڕێنمایی خوشک و براکانی خۆمان بکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆزە پایمی ئیسلام ڕێنمایی دەکات بۆ ئەوانەی ئەو خەڵکی کە لە گومڕایی نەجاتیان بە و بێن ڕێگەی هیدایەت و بەختەوەری هەم دنیا و هەم قیامەتیان بدۆزن. وای گەورە بخاتی ناوە جوانەکانی قورئانەکە بە بەهاری دڵمان بە ڕەنگی چاومان بە فەرسی زمانمان بە شیفای بەدەنمان خوای بیکە بە بەرنامەی خۆمان و ماڵ و منداڵ وڵاتمان لە دەوری ئەو قورئانە کۆماکەیتەوەمان بۆی بەختەوەر بین بۆی سەرفراز بین خوایە ڕۆحمان دڵمان سنگمان ئاوادان کەی بۆ قورئانە یا رب العالمین بۆ خاتی ناوە جوانەکانی خۆت و ئیسمی ئەعظەمە ئەو قورئانە بکە بە شیفا بۆ نەخۆشەکانمان خوایە ئەو قورئانە بکەی بە شیفا بۆ نەخۆشەکان خوایە بەرەکەتی ئەو قورئانە بکەی بە ڕەوانەوەی هەموو غەمەکانمان
طبعا ڕێز و خۆشەویستیمانێ بۆ بەڕێز مامۆستا مەلا وشیار جافەرانی من لە سەرتاوە کەوتم هاوکارم وشیار چیرۆکێکی بۆ ئامادەکردن مەبەستم لە پایامنەری سلێمانی کەناڵی ئاسمانی پەیام کاگوشیار بوو خۆشەویستیمان هەیە بۆ مامۆستا مەلا وشیار بۆی خەڵک بە هەڵەتێنەگا. خۆشەویستان زۆر گرنگە و کەسانی لە نێوان شارێک بۆ شارێکی دیکە سەفەرەکەن کاتێک لە ڕێگا بانگی ئێوارە دەدات و دەبێت ڕۆژۆکەیان بشکێنن ئێمە چیرۆکمان هەبووە کە کۆمەڵە گەنج ئەم شەویش هەمانە کە کۆمەڵە گەنج خوورما و ئاو ئاماداکەن بەڵام ئەوەی ئێستا ئەم چیرۆکەی ئێستا لە کەرکووک شتێکی جیاواز و تایبەتمەندە چێشتخانەیەک لە با بڵێن گوندی چیمن لەسەر شەقامی نێوان کەرکووک چەمچەماڵیا کەرکووک سلێمانی با بڵین ئێواران هەموو ئێوارەیەک جگە لەوەی کە خوورما و ئاو شیرینی ئاماداکات چێشت و نانیش ئامادە ئەکات بەرپانگ ئامادە ئەکات بۆ ئەو موسافیرانەی بەو ڕێگای دێنەوەڕۆن کە بەڕاستی ئەمە پاداشتێکی ئێجگار نەبراوەی هەیە هاوکارانمان لە کەرکووکەوە ئەم چیرۆکەمان بۆ ئەجێڕنەوە. ئێمە لە گوندی چیمەنی شەهیدان لە سەرجادەی گشتی کەرکووک سلێمانی نزیک بە کۆلێژی قەڵەم ئێمە لێرە لە خواردەمەنی 2004 چوارەم ساڵە ئێمە لەسەر ئەم کارە بەردەوامین ئەلحەمدولیلا هەتا خوای گەورە تەمەنمان پێ بدا و بگەینە بە مانگی ڕەمەزان ئیشاڵڵا بڕیارم داوە هەر بەردەوام بم لەسەری لەبەرەوەی ئەم ماڵە هی خوایە هی من نییە هی ئێمە نییە ئێمە ساحب هیچ نیمان هەتاکو خوای گەورە بمان داتێ و ئێمە لە سەری بین لە سەری بمێنینەوە ئێمەش ئاوا ئەیبەخشین و بەو خەڵکە بەڕێزە بەو خەڵکە ڕۆژەوانە بەو خەڵکە مسافرە بیرم لەوە کردەوە کە ئاسیم بەم کارە بۆ خوای گەورە چونکە ئێمە 11 مانگ لێرە پارە وەرەگرین بەڵام ئەم مانگە کردومانە بە زەکاتی 11 مانگەکەی کە خۆی ئەمە سەر جادەی گشتیە بە زۆری مسافرە بەم شەقامەیە گوزارەکە و تێپەڕێ و ئەڕوا بەڵام کاتی مەغریبە ئیتر کە کاتی مەغریبە لێرە لادە داواکاریەشمانە ئەڵین ئەگە لێرەوە ڕەتبووی لا بدە مەڕۆ لەبەرەوەی تۆ ئەجرت پێەیە سەوابت پێەیە تۆ لە بەیانیەوە بە ڕۆژووی ئەجرت بۆ نووسراوە بۆی لەو ئەجرەی تۆ ئێبەر ئێمەش بکەوێ پێمان خۆشە بیت و ئێمەش خزمەتێک بکەین لەوەی تۆ کەم ناکە بۆ ئێمەش ئەنووسرێت. کارەکەی زۆر جوانە لە خۆی بەزە 3 ساڵا ئاگادارم هەری شێوە دەکات خێرخوازی دەکات یعنی 3 ساڵە مانجی ڕەمەزانان ئیش بە یعنی ئەو خواردنە عازە دەکات بە خێر دەداتە خەڵک خوا خێری بنووسیاخۆ ئەم دووسەنا بخوا گەرەویشەکەی زۆر باشە مادام لە ڕێی خوایە شتێکی زۆر باشە فەقیر و دەوڵەمەندیش دێ بۆ ئێرەنان دەخوا ئەوەی لەو ڕێبوارە ڕێبوار بێ و غەریبە بێ و فەقیر بێ و دەوڵەمەند بێ گشتی دێ لێرەنان دەخۆ. سپاسی خواکەین خوای گەورە تەمەنی پێداین کە بگەینەوە بۆ ڕەمەزان هەم بتوانین عیبادەتی تیا بکەین هەموو وەکو خۆبەخشێکیش لەم چێشتخانەیە و چێشتخانەی ماوەی 4 ساڵە خواردن دابەشەکە بەسەر ڕێبواران ئەوەی کە لەم ڕێوە تێپڕن چی بە ڕۆژوو بێ چی بە ڕۆژوو نەبێ و ڕێبواران کە لێرەوە دێن لێرە خواردن بێ بەرامبەر دابەشەکەی ئێمەش وەکو خۆبەخشێک دێن لێرە خزمەتەکەین ئەمان ماوەی 4 ساڵە خواردن لێرە دابەشەکەن بێ بەرامبەر بەو کەسانی کە لێرەوە تێپەڕن ئێمە تەنها وەکو کاتمان هەبێ وەکو خۆبەخشێک بێن بتوانین لێرە خزمەتێکی بچووک بکەین بەوانەی کە دێن لێرە ئێمە وەکو خۆمان بتوانین خزمەتێکی بچووک بەوانە بکەین ئەگەر بەدەنکە خورمایەک بێ یا بە قومی ئاو بێ بتوانین خزمەتێکی بچووک بۆ ڕۆژوانە بکەین کە لێرە تێپەڕن ئەمە تەنها بۆ ڕەزامەندی خوای گەورەیە ئەمانە تەنها دوعای خێرمان بکەن لە دوعای خێر بەشمان نەکەن بۆی کە خوای گەورە بەرەکەت کاتە سەرۆت و سامانی کە حاجی و ئەوانەی کە لێرەش خزمەتەکەن بەڕاستی کارێکی باشە خۆ خێریان بنووسێ بەڕاستی کارێکی باش و ڕێکوپێکە لەم ڕێگا دوورە خەڵکی تێ لە هەولێرەوەسی بە سلێمانی یا لە بەغاو بە سلێمانی لە سلێمانی بۆ بەغاو بۆ کەرکووک و بۆمانە لەم کاتەشە بەڕاستی خۆ خێریان بنووسێ کارێکی زۆر باشە ئێمەش هاتین لێرە هاتن لەمە یەکەم جار بۆ ئەمەمان بینی پرسیارمان کرد بەڕاستی زۆر جوان باسییانە کرد چەند ساڵ ئەمە کاریانە ئەوەی سەرنجی ڕاکێشام خاونەکەی ئێوە سوپاسی و کەسانەکەین کە لێرەوە دێن و لا ئێنج کە خێریان پێ بۆی تووشی خێرمانکەن خۆی پەروەردگار خێری ئێوەش بنووسێت لە کەرکووکەوە دەچینە کۆیە خۆشەویستان لە مانگی ڕەمەزاندا خواست لەسەر هەندێک خواردن بە چاو مانگەکانی پێش ڕەمەزانە زیاترە بێت خۆ کولێرە و ناوساجی و بابەتەکانی دیکە و شەربەت و شیرینی لە مانگەکانی تری شاخورێت بەس لە ڕەمەزانە خواستی زیاتر لەبێت
لە ڕەمەزاناندا بێگومان خواست لەسەر ترشیات زیاتر ئەبێت وەک لە مانگەکانی دیکە. لە کۆیەوە هاوکارمان ڕامیار ئەم چیرۆکەمان بۆ جێڕێتەوە. شارە جوانەکەی کۆیە شاری حاجی قادری کۆیی بەخێربێن سەرچاوم گەورەتان کردین. من ناوم سەنگەر نەزمەدین عەزیزە، دەرچووی 2010 کە دانەمەزراوم لە 2002 لە ترشیاتی کۆی ئیشێ دەکەم، مودەی 15 ساڵ دەبێ لە ترشیاتی کۆیە بە سەرپەرشتی برای بەڕێزم کە حاجی ئاراز و کە حاجی دەرباس کە ئەوان ترشیاتەکان دەگرنەوە بەڕێوەی دەبن. ترشیاتی کۆیە لە ساڵی 1970ەوە دامەزراوە، جێگای خۆی دیارە و لە هەموو شارەکانیش ئەلحەمدوللا سواز بۆ خوای گەورە دەنجی دایتەوە. لە هەولێر، لە سلێمانی، لە ڕانیە، لە حاجیاوە مشتری تایبەتمان هەیە کە دێن لە بۆش ترشیاتەکان لە بۆ زەیتونەکان. ئەمە سێ جۆرە ترشیاتشمان هەیە، زەردمان هەیە، سۆرمان هەیە و سرکەشمان هەیە کە تایبەتە بە خۆمان لە مەعمەلی خۆمان هەمووی دەگیرێتەوە. مەحشیەکەمان تایبەتە بە خۆمان، مەحشی دروستکرا و تایبەت و لە تام و لەزەتی خۆی دەدەینێ. سواز بۆ خوای گەورە. زەیتونەکانمان هەیە، زەیتونی ڕەشە، زەیتونی سرکەمان هەیە کە زەیتونەکەمان تایبەتە لە چاو شارەکانی دی و لە چاو ترشیاتەکانی کە. زەیتونی هەنارمانەیە، ڕووبە هەنارە. سیریشمانەیە، سیرەکەمان بێبۆنە کە سیرەکە تایبەتە، ئەویش هەر بە خۆمانە و بێبۆنە، ئەبەدەن بۆنی نییە، مشتری لەبۆی دێتەوە کە خۆی عادەتەن کە بۆنی هەوی ناتوانێت لەبەر مزگەوتی ڕۆژوانان بیخۆن. سوازە بۆ خوای گەورە لە بۆ شارەکان ڕەوانی دەکەین، لە بۆ تەختەقێ، لە بۆ ڕانیە، لە بۆ هەولێرەیە. یعنی ئێستا ئەوە نیو کیلۆ زیاتر ئەگەر مشتری ئەمە بێتە لایمە، ئەوە نیو کیلۆ لەکنەمە زیاترە. ئەوانەش هەمووی بێکێشانە لە لای ئێمە، یعنی ئەوانە هەمووی بە بێکێشان. ئەمە نا ئەوە هەمووی بە بێکێشانە، مشتری هەیە دێ دەرێ دوو قڵتەرۆزیکەم زیاتر لۆدانێ، ئەمە کێشەمانیە لۆی دادەنین. ئەوە نییە ینی دەست بگەڕێنی نوێیان دڵی مشتریەکەمان بشێنین. خۆشەویستان بێنە پێشچاوی خۆتان کاتێک بانگی ئێوارایە هەر کەسێک لە ماڵی خۆیان دانیشتو لەسەر سفرەیان لە مزگەوتێکا چاوەڕی بانگەدات و بەربانگەکاتەوە ڕۆژڕوشکەنێ. بەڵام گرنگە کۆمەڵێک گەنج لێرە و لەوێ لە شار و شارۆچکەکان لە ناو خانەوادە و ماڵ و منداڵی خۆیان و دایک و باوک و خوشک و براکانیان دێنە دەرەوە، با بڵین خواردن و یا شیرینی و خورما و ئاو ئامادە ئەکەن بۆ ئەو کەسانی کە لەسەر شەقامەکان هاتوچۆکەن و ڕۆژ و ئەشکێنن. لە حاجیاوە لە دەڤەری ڕاپەڕین کۆمەڵک گەنجی خۆبەخش ئێواران لە کاتی بەربانگا لەسەر شەقامەکان خورما و ئاوێن بە ڕۆژوانن. هاوکارمان لە دەڤەری ڕاپەڕینەوە ئەم چیرۆکەمان بۆ جێڕێتەوە بیگینەری بین. من ئێمە لە مۆسیمی مانگی ڕەمەزاندا ساڵانە بە بەشداری دەیان گەنجی خۆبەخش کۆ دەبنەوە بۆ ئامادەکردنی ئاو خورما بۆ دابشکردنی بەسەر ڕۆژواناندا بەتابەت لەسەر ڕێگای سەرەکی چواخورنا حاجیەوە. بۆی پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ باشترین شت لە کاتی بەربانگدا ئەوەیە کە ئینسان بەربانگەکەی بکاتەوە، یعنی لە هەر هەموو شتێک خێرترە لەو کاتەدا. کەواتە ئێمە دەمانێت بەشدار بین لەو خێرەی پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ کە یعنی کەسێک کە ئیفتارێک یعنی ئاو خورمایەک بۆ ڕۆژوانێک دابین کە وەکو وای بەشدار بێت لە ڕۆژوەکەی لە خێرەکەی. و ئەو گەنجانە ڕۆژانە لە دوای نوێژی عەسرەوە لێرەدا دەنیشن، ڕۆژانە 500-600 جێ خورما ئاو خورما ئامادە دەکەن بۆ ئەوەی کە چوونە سەر ڕێگە بە ئاسانی بگا بەدەستی ئەو کەسانی کە ڕۆژوان و بۆی هەم ڕێگاکەش قەڵەباڵغی دروست نەکات. ئەوانەی کە هاوکاری ئەو پرۆژەیە دەکەن تەنها خەڵکی خێرخوازە، هەندێکیشین لەسەر جادە کە دەبینێ ئەو پرۆژەیە گەورەیە، خێرخواییە گەورەیە، ڕاستەخۆ ینی هەستێکی بۆ دروست دەبێت کە بەشدار بێت لە پرۆژەیە، هەیە بە خورما، هەیە بە ئاو، هەیە بە پارە. ڕاستەخۆ دەڵێ من بەوەندە بەشدار دەبم. ئەمەی دیبینن دیمەنی کۆمەڵە گەنجێکی خۆبەخشە کە ساڵانە لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان ئاو خورما بەسەر مسافران و شۆفێراندا دابەش دەکەن لە کاتی بەربانگدا بۆ ئەوەی لە کاتی خۆیدا ڕۆژەکانیان بشکێنن. جەزاکەڵڵا، خوای گەورە خێری هەموو لایەک بنووسێ ئینشەڵڵا.
وەکو گەنجەکان خۆبەخشانە دێن یەکەم ساڵش کە باوکی من ئەو پێشنیارەی کرد کە ئاو خورما دابەشکەین کە ئەمە بۆ ساڵی پێنجەمە بەردەوامین ئەلحەمدوللا. ئێمە وەکو کۆمەڵە گەنجێکی خۆبەخش ساڵانە هەستاوین بە جێبەجێکردنی ئەو پرۆژە خەیریە. ئەمە زۆر مرتاحین لەگەڵ دەستپێکردنی ئەم پرۆژە خەیریە کەوا خوڕما و ئەو دابەش دەکەین بەسەر ڕۆژەوانە مسافراندا. کاکە سڵاوی خوا لێوێ زۆر سواس دەکەم. ئەو گەنجانە ڕۆژانە ئاو خورما دابەش دەکەن ڕەنگە بینی بێتێت لەسەر شەقامەکان پێت کارێکی چۆنە جەنابەت؟ وەڵای هەتا بڵێ کارەکی زۆر مرۆڤ دۆستانەیە ئینسان لە ڕووی دینیەوە دەزانی کە شتێکی باشە بە تایبەتی ڕەمەزانان ئاسانکاریان بۆ شۆفێران و بۆ خەڵک بەڵێ بەتایکی دارەوەڵە بەڕاستی شتێکی جوانە خزمەتکردنی خەڵک ئەو گەنجە جوانانە بە خۆبەخشی ئەو ئیشانە دەکەن بەڕاستی ئەو مای دڵسۆز و دڵخۆشیە. لە ئەڵلقەکانی دیکە باسمانەوە کردووە ئێواران لە مزگەوتەکانە کەباب و چشت و گۆشت حازرەکرێ و بەربانگ ئامادەکرێ بەس لە یەکێک لە گوندەکانی ئەم هەرێمی کوردستانە شتێکی زۆر جوان و ناوازە و سەرنجڕاکێش ئەویش لە مزگەوتی ئاخجەلەر گوندی یا با بڵین ڕاستتر بڵین ناحی ئاخجەلەر لە قەزای چەمچەماڵ کولێرەی کوردی و نیسکێنە بنە مزگەوت و ئەو ڕێگەیە خەڵکو و با بڵین بار هەڵگریشی پیاتی ئەپەڕێ لە مزگەوتەکە لایەن کولێری کوردی و نیسکێنە هەر ئێوارەی ماڵێک دروستیەکە و دێبنە مزگەوت هاوکارانمان لە ناحی ئاخجەلەرەوە ئەم چیرۆکەمان بۆ جێڕنەوە. لە 2020ەوە بەردەوامین لەسەرم خێرخوازێتر هەرێکە لە ڕاستخۆیەوە کولێرە کاوتر نیسک دێنی و هەرێکەی بەشتێ ماڵان دروستێکەن و تر هەچ کەزە لە ڕاست خۆی و منجەڵێ دێنی و کولێرەکەش بە هەمان شێوە ئێتر هەیە دەکرێ هەیە کولێرەکە هەروێکەکەی بە شێوەیە خەڵکی نەحێکە خۆیەتی ئیتر ئەم لاولای ڕێ بوارە و سا گڵابێ وتر هەنواعە تقریبان دەدەقەیەکی ماتر دەست پێکەن نیسکەکە تێکەن و کولێرێ خۆیە باو لەوەتی ئاخجلەر ئەوەدان کراوتەوە من هەر ئەلێرانم هەموو ساڵێ ئەم ئاخجلەر ئەوها بووە بە حکمەوەی کە ئەمە خەڵکێکی عشایرین بۆ ماناییکەوە خەڵکێکیان بەدابوونەرێتەوە پابەندین ئەوش لە ئیسلامەوە بۆمان ماوەتەوە. خۆی ئێمە مادام لە بەروی مزگەوتەکەمان لەسەر جادەکەیە زیاتر خەڵکەکە هەر ماڵی و هەیە دۆڵماێنێ هەیە نیسکەکە ئەو کاکشێرزاد کولی ساڵەکە و پیاوە نیسکەکەی گرتە ئەستۆی خۆی لێنانەکەی کاکشێرزادێکا باقی تری وەکو دۆڵمە و شتی تریش خێرخوازانی ترێ هێنێ و ئاوشتەکانشمان هەر عادی مزگەوتەکەی خێرخوازانێکە هەموو ساڵێک کولێرەی تەنور کابانەکانێکن ئیترار ماڵی و هەر جاری ماڵەکەیکە دەستیان خۆش بێخوای گەورە خێران بنووسێت کولی ساڵەکە کرێ لەبەرەوەی مزگەوتەکەمان لەسەر جادەیە ئەمان سەفارین سەفەرەکەن دوای ناخواردن و بەربانکە و هەر کەسێک ڕاتێ ئەوی ڕازیش بێ لێرە ئێمە لە خزمەتیان نین بەڵام زۆربەی بەس بۆ بەربانگەکە و ڕۆژەکاشکێنێ و ئەڕات. جالەوانەیە هەبێ بڵێ نیسکێنە کەس لە ماڵەوە نایخوا بەڵام ئاوا لە مزگەوت بەو شێوازە و بە کولێری تەنور و کوردەواریەوە بە دەم بەدەمیشەوە تام و چێژێکی تایبەتی هەیە. کۆتا چیرۆکمان خۆشەویستان لە یەکێک لە شارەکانی بەریتانیا کۆمەڵێک گەنج هەستاون بە کڕینەوەی شوێنێک کە پێشتر گازینۆ چاخانەیە با بڵین کافەیەک بووە کردوانە بە مزگەوت هەرچەنە بچووکە بەڵام تێدا نوێژە پێنج فەرزەکانی خۆیان یان با بڵین تەراویحەکانی خۆیان و دایانەوێت لە داهاتووشدا دەرسی با بڵین هەم ئاینی
هەم وانەی کوردی زمانی کوردی بۆ مناڵەکانیان لەم مزگەوتەدایە لەم شوێنەدا جێبەجێ بکەن و هەمویان لی کۆبوونەتەوە. هاوکارمان کاک جیاد هەورامی لە بەریتانیاوە ئەم چیرۆکەمان بۆ جێڕێتەوە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. نیوپۆرت کوردێکی زۆری تایە، نزیکی 7 ساڵێکە لەم شارین. سپاس بۆ خوای گەورە، شارەکە نوێژخوێنێکی زۆری تایە. پێشکردنەوەی ئەم مزگەوتە هەمیشە چاومان لە مزگەوتەکانی پاکستانی و عەرەب و بەنگلادیشوانە بوو کە بۆ تەراویح، بۆ نوێژە فەرزەکان، بۆ نوێژی جومعە کە بچین بۆ وێ زۆر پێویست بوو بۆ ئێمە شوێنێکی تایبەت بە خۆمان هەبێ. ئەلحەمدوللا عایلەیەکی زۆری تایە، مناڵێکی زۆری تایە، زۆر پێویست بوو کە هەمومان لە شوێنێکا کۆ ببینەوە. زۆر گەورە نیە بەڵام ئەلحەمدوللا زۆر باشە بۆ ئێمە. پێشتر چاخانە بوو، 2 ساڵ لەموو پێش تەقدیمی ئەم شوێنەمان کرد. سوپاس بۆ خوای گەورە، خوای گەورە کاراسانی بۆ کردین و شوێنەکەیاندا پێمان ڕێگاندا کە بیکەینەوە بە مزگەوت. 5 فەرزە نوێژی تیاکرێت. ئەلحەمدوللا بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی وتاری جمعی تیادرێ. سوپاس بۆ خوای گەورە. ئەلحەمدوللا ڕەمەزانیشەوە ئەم ڕەمەزانە 2 خۆشی بوو بۆ ئێمە. سوپاس بۆ خوای گەورە، هەموو ڕۆژ ئیفتاری تیاکرێتەوە. سپاس بۆ خوای گەورە، هەتا ئێستش بەردەوامی، ئینشاڵڵا هەر بەردەوامیشە بین. گەنجانێکی زۆر لێرە کۆ بێت و ئیفتارەکەنەوە و دواییش نوێژی تەراویحکرێت. لانیەوەشمان هەیە کە دەرزی مناڵان دانێن، ئینشاڵڵا هەم بە زمانی دەرزی زمانی کوردی و دەرزی دینی لە ڕووی پەروەردە و ئینشاڵڵا بتوانین بە شێوەیەکی هەم ئیسلامیانە هەم کوردەواریانە پشت بەخوای پەروەردگار پەروەردەیان کەین و برنجی بەری بابڕۆ مزگەوتە تازە کراوەتەوە بە هیمەتی خێرخوازان و چەند برایەک و چەند دۆست و ئازیزێک کە هەوڵیانداوە و سپاس بۆ خوای گەورە ئەم شوێنە پیرۆزیان کردوتەوە و تاعات و عیبادەتی تیاکرێ بووەتە شوێنی کۆکردنەوەی کوردەکان لەم شارە. هەموو کەسێک لەم وڵاتە سەرقاڵی ژیان و ئیشوکارە، بەڵام بۆ پابندبوون بە دینداری و نوێژ و تاعات و عیبادەت ئەوەی کە من ئەیبینم لە کاتی خۆیان هەمووی حازرە، مەسەلەن بۆ نوێژی عەسرە نیوەڕۆیە بەیانیە. اهدنا الصراط المستقيم. السلام عليكم ورحمة الله. دیارە من چەند ساڵێکە لەو شارەم ئێرە وەکو نیوپۆرت لە ساوز وێڵز. ئەلحەمدوللا ئەو ساڵ جیا لە هەموو ساڵەکانی کە مزگەوتێکی تایبەتی کراوەتەوە لێرە لە نیوپۆرت. خۆشحاڵین بەڕاستی هەموو کوردەکان وەکو برا تێیدا کۆ دەبینەوە و ئیفتاری تێدا دەکرێتەوە، نانی تێدا دەخورێت، تەڕاوی تێدا دەکرێت و هەر 5 فەرزەکە نوێژی تێدا دەکرێت. بەڕاستی گەنجانێکی زۆر دیندار ڕوویان لە مزگەوتەکانە لە نوێژ و تەراویح جومعە و جەماعەت. ئەلحەمدوللا یعنی بەڕاستی کوردەکانی بەریتانیای زۆر باشن بۆ نوێژ و تاعات. جێگەی دەستخۆشیە و لێرەوە ڕێز و سڵاومان هەیە بۆ یەک بەیەکی ئەو کوردانە و باقی هەر کەسێکی دیکە لە هەر شوێنێکی تر ماڵێکی خۆی گەورە ئاوادانەکاتەوە. خۆشەویستان، بەم ئەندازەیەش چیرۆکەکانی ڕەمەزانم پێشکەشکردن. خواتان لەگەڵ کوردستان ئاوادان و ئارام، ڕۆژ و نوێژی هەموو لایەک قوبوڵ بێت.